کۆمپانیا تاوی ناکە ئەڵێ لە زەرەرام ئەتوانێت بە هەیکەل تەسلیمانیکە خۆمان تاوایەکەین. کەم وەڵاهی ئێمە وەکو بەشداربووانی شاری فەرمانبەران سەگرمە داواکاریمان ئەوەیە لەلایەنی بەرپرسکەوە کاتی پرۆژەکە تەواو بووە داواکارین کەوا کاتی پرۆژەکە تەواو بووە پرۆژەکە کۆمپانیاکە بێتە دەم داواکاری فەرمانبەرانەوە بۆ ئەوەی نرخی خانوویەکەکانمان بۆ کەم بکرێتەوە چونکە لە ئێستادا نرخی خانوو زەوی لە کەلارە بە تەواوەتی دابەزیوە و خانووەکان کراوە بە چەند زۆنێکەوە 450 خانووی زۆنی خێرایە کارەکانی زۆر بە هێواشی کاری تێدا دەکرێت لەبەرەوەی دۆخی دارایی فەرمانبەران دیارە و قستەکان بە شێوەیەکی باش نابرێ بۆ کۆمپانیا بۆ ئەوەی ئەوانیش کاری تێدا بکەن و لە هەمان کاتدا فەرمانبەر بێتاقەتە لەو وەز ئابووری و داراییەی کەتی کەوتووە و هەروەها نرخی خانووزەوی بە تەواوەتی دابەزیوە و حیسابن بۆ خۆم تقریباً 2 دەفتەرم داوە بە کۆمپانیا ئەم 2 دەفتەرە لە زەرەدا یعنی نازانین چی بکەین بڕۆین بۆ کوێ ئەوە هاتوینە بۆ وەبەرهێنانی گەرمیان بۆ ئەوەی بزانە ئینشاڵڵا شتێکمان بۆ بکرێ لەلایەن وەبەرهێنانی گەرمیانەوە کەمیان کەمکردنەوەی نرخی ئەو یەکانە چکە ئێستا حاڵی حاضر بازاری خانوبەرە زۆر دابەزیوە خۆی نرخەکانیان چەند ئێواتانێ بکرێ بەچەند نزیکەی 6 دەفتەرە ئێمە ئاڵێن نرخێک کە هاوشانی پرۆژەکانی تەنیشتیان بێت یعنی ئێستا پرۆژە لێوە دروستکراوە لەو نرخە کەمترە ئەبێ کۆمپانیا ڕەچاوی ئەو نرخانە بکە کە لە دەوروبەری ئەو پرۆژەی ئێمەیە 1 2 دیاریکردنی کاتێک بۆ دیاریکردنی پرۆژەکە 3 تەسلیمکردنمان چکە خانوەکان زۆربیان هەیکەلیان تەواو بووە ئەگەر کۆمپانیا تاوی ناکە ئەڵێ لە زەرەرام ئەتوانێت بە هەیکەل تەسلیمانیکە خۆمان تاوایەکەین یاخود ئەو گرێبەستەکە لەناومانە هەڵی وەشێنێتەوە بڕی ئەو پارەی کە داومانە 80% ئەو پارێکە داومانە تەسلیمان کردووە بمانگەڕنەوە هەیکەل خانوەکان بۆ خۆیان بەرنەوە